بەڵێ کاک ئەحمەد جان چۆنی؟ سپاست دەکەم. من مامی چاوانم چاوان. بەڵێ بە چاوان فەرموو. وەڵاهی زۆر باسی توانە کردیان گوت پارێزەرێکی زۆر باش و تایبەتی و منیش خەڵاتێکی تایبەتم بۆ تۆ ئامادە کردووە. هەرگیز سپاست دەکەم. هەمەکە زاڵم ئەمر نەکات. وەڵاهی بابەتەکەی ئێمە ناموس و شەرەفە. ڕاستیەکەی شەریکەکەم لە ناو کۆمپانیا لەگەڵ ئافرەتێکی خزمەتکاری ناو کۆمپانیاکەمان تووشی حاڵەتێکی زۆر خراپ بووە. ئافرەتەکە شکاتی کردیە؟ ئەرێ وەڵە براجان شکاتی کردووە. کەواتە لەو مەسەلەیەی نزیکەی 40 هەتا 50 وەرەقەتان دەچی با لە ئێستاوە پێتان بڵێ. کاکە بێخەم بە لە بابەتی پارە لە منەوە دەفتەرێک بۆ تۆ. زۆر باش. کەواتە وای دانێ ئیشەکەت تەواو بووە. سبەی ئێوارە سەردانی ئۆفیسم کە باشە لە چاوەڕاتم. باشە بەسەر چاو دەست خۆش بێ. دیار وەرە کوڕم وەرە. قسەتەیە؟ وەرە کوڕی خۆم وەرە. بەخێربێ بۆ سەردانت کردیمە. وڵی یەک دەقە ئەو تەلەفۆنی جواب دەمەوە. بەڵێ. دیار کوڕی خۆ بەتەنێ بەجێرە باشە؟ ئەلۆ؟ بەڵێ فەرموو جوابێتە. کاک ئەحمەد چی بوو؟ ئەرێخەلەی بەر نەبوو؟ ئەو مۆزوعە ئەوها ئاسان نییە دەبی دەرفەتێکم لێ باش ئیشی تێدا بکەم. کاکە ئەرێ تۆ هەر ئەمڕۆ بەیانیمان پێەکەی ئەگەر پێت ناکرێت پێمان بڵێ کاکە. کورە کاکە پێم ناکرێت بەس بەچی پێم گوتی مەسەلەکەمەوەدا ئاسان نییە ئەوە قەت لە قەتن یعنی کاتی زۆرم لێ ئیشی لەسەر بکەم باشە؟ کاک ئەحمەدگیان تۆ زۆر سەیری کاکە شەرمی نییە ڕاستڕۆوان پێمان بڵێ ئەگەر پێت ناکرێت پێمان بڵێ. کورە غەمت نەبی هەفتەشکە هەوشتە کۆتایی پێهاتیە باشە؟ باشە کاکە ئەوە هەفتەیە تریش چاوەڕێکەی. وان لەگەڵ سەرچاو. دیاری کوڕم باکە باشە؟ وەرە کوڕم وەرە دانیشە وەرە. باوکە وەڵی ئەوە ژیان نییە تۆ دایک میتیان. کوڕە لۆ ئەوە ژیان نیتیدا هەموو دەمەوێت سەرەت و سامانێکی جوانت لۆ کۆکەبەوە تێدا ئیسلاحات بکەی و بەحەسیەوە. باوکە کورە و پارەی ئیسفادەی چییە تۆ دایکمەتانە ئەوەنە مەشغوڵن مەجال نییە سەرفی بکەن. کوڕی خۆم ئەگەر دەتەوێت ببێ ساحێب سەرەت و سامان پارەکی زۆرت هەبی ئەوە دەبی ئەو هابژی کە ئەمە تێدا دەژی. باوکە وەڵی بێدەبینێ بمنە و سەرەت و سامانم نە. سەرەت و سامانت نابێ کرێنتوە بێ لۆ تێنابی لۆ گەورە نابی بڕۆ تەماشەکە باوک کە دەمری چلو ئەولادی بەجێدێ بڕۆ تەماشەکە قەت دوژمندانی کۆمەڵە کێشە چانی ئەماوە دەمانوێت سەرەت و سامانێکی زۆر لێ بەجێدێنی ئەوە تەخانی مەزرعە پارێکی زۆر لە باقی ئەکڕۆ لەوەی زیاتر چ دەوێت؟ کورە باوکە تۆ ڕاستەوانە بەس با تەلەفۆنی جواب بمەوە. بەڵێ کاک ئەحمەد باشی؟ سپاس ئەوە $10,000 کرد لەسەر حسابی جەنابەت فەرموو سەیریکە. زۆر باشە. تەوا گەیشت کاکە جان من دەمەوێت لە ژنی یەکەم جودا ببمەوە. ئاسەیتەوە کێشە نییە. مشکلەکە ئەوەیە ئەو منی دەوێت و ڕازی نییە. هیچ غەمم نەبی هەموو لۆ تەرتیب دەکەم وەرەکەم لە یەکەم چەرچەی کۆتایی پێبێت. دا باشە من سبێت چاوەڕێت دەکەم. زۆر باشە ئەمیش چاوەڕێی بەڕێزکرد وەرە باشە؟ خودات لەگەڵ. خوا لەگەڵ خوا حافیز. دیار کوڕم ئەوە چیوە وەرەکەم بابی خۆت وەرە. وەڵی باوە بێئەدەبی نەبێ ڕۆشتم. لۆ ڕۆیشتی با بەکەوێ. باوە منە ویست 2 دقە قسەت لەگەڵ بکەم. دەوەرە جۆم بێتە وەرە. باوە جان تازە من ڕۆشتم ئیشی خۆت بکەم. سەبارەت بە کولێیشت بەم هەبوو؟ بەڵێ. وەرە کوڕم وەرە. باوە تاقەتم نەما بەخوا تازە ڕۆشتم. دەباش دەبڕۆ دەی بڕۆ ماڵی یەکتر دەبینین دەدوایە. باشە بەسەر چاو باوە جوو. ئەو زمانی خوا وەرە دەسبەی لە تێوارە غادارانەیان لۆ بکە ئەوەش کورتە. خوای وەڵڵاهی میزاجیان لێهێشت تاقەتم نەما نازانم بەتەمای چوون.
ئەم شەکە بۆ ڕاست دەکەی